تاکەما جەرای شیرین و خوسرە و سەنگتاشی فەرهاد سەرگوزەشت ئەو باوەڕ و نەزم خاستەر جەگەوهەر بە ڕەشک خامەی شۆخ بۆ عنبەر جەلای عاقڵان ساحب عەقڵ و دین دانا بزورگان کوردستان زەمین ڕاستەن مواچان فارسی شەکەرن کوردی جە فارسی بەڵ شیرینتەرن پەیی چێش نەدەوران نەی دونیای بەدکێش مەحزوزەن هەرکەس بە زوبانە وێش معلومەن هەرکەس بە هەر زوبانێ بووە چۆ نەزمێ جە هەر مەکانێ وێنەی عروسان زێبایی مێشکچین بکە ڕۆژە حوسن عیبارەت شیرین خارج جەمعنی نەبووە مەزمونەش کریا بۆ چوون شعر جامی مەزمونەش جەلای خیرەتمەند دڵپەسەند مەبۆ شیرینتەر جە شەهد شیرەی قەند مەبۆ جە عەرسەی دونیای دوون بەدفەرجام بە دەستور نەزم نیزامی مەقام بە لەفزی کوردی کوردستان تەمام پێش بووان مەحزوز باقی وەسەلام سپاس کاک حەمیدیان بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەناو ئەم سروشتە ئاوەدان و تەڕەی کوردستاندا خۆشەویستان ئەڵلقەی ئەم جارەمان لەسەر شاعیری گەورە شاعیری پایەبەرز خانای قوبادیە بۆ ئەم بەرنمەیە لەگەڵ هاوکارم یان خان میوانداری دکتۆر محەممەد کەساسمان کردووە کە خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بواری ئەدەبی کوردیە هەروەها برادری خۆشەویست مۆزیسیانی خۆشەویست کە کاروان مەحموود ناسرا و کاروانی باڵەبان هەموو لایەک بەخێر هاتون بەخێر بێ کاروان بەخێر بێ دکتۆر دکتۆریان بەخێر بێ بێگومان ئەمەوێ لەسەر ئەم شعرەی کە نیان خان خوێنێەوە کە باس لە داستانی یا بڵێن چیرۆکی شیرین و خوسرەوە کات لەسەر ئەم شعرە بدوێن کە لە وەختی خۆی کاتی خۆی نیزامی گەنجەوی ئەم داستانی نووسیوەتەوە بە فارسی بەڵام پاش ئەوە خانای قوبادی هاتووە بە شێوە زمانی گۆران ئەم داستانی بۆ ئێمە نووسیوەتەوە بە جاریشی تر و بە شێوەیەکی تریش ڕاستەکی زۆر سپاس بۆ بەرنامەکەتان منیش هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم هەر لە ڕوانگەی ئەو شعرەوە کە خانم خوێندێەوە تابان یەک پاساوی ئەوەیە کە بۆ چۆن ئەم چیرۆکە شعرەی وەرگێڕاوەتە سەر لەهجەی گۆران یاخود زمانی کوردی کە لە فارسیەوە بووە تاوا ئەمە یەکێکە ئەم شیرین خوسرەوەیەکێکە لە شاکارە گەورەکانی خەمسەی نیزامیە خەمسەی نظامی کۆمەڵێ داستان و چیرۆکەشێر هێکی کەوانە ئەمەیە لەوە ئەو دووسێ ئەو پاساوانەی کە هێنێتەوە ئەڵێ یەکێک لەو بۆچوونانەوە یەکاڵێ ئەشێ لە غەیبەوە بۆم هاتبێ من ئەمە وەرگێڕمە سەر زمانی کوردی دوو باس لەوە ئەکات دوو داستان هەم شیرین و فەرهاد هەم شیرین و خەسرە و بەیەکەوە لە یەک داستانە کۆی ئەکاتەوە سێمیان ئەوەیە کە باس لەواکە چۆن خانە شارەزاییەکی تەواوی هەبووە لە ڕەوانبێژیدا لە بابەتی لێک چواندنە لە ڕووی هاوتاکردنی یا هاوسەنگکردنی ناوەڕۆک لەگەڵ ڕوخساردا یاخود فۆرم و ناوەڕۆک کە ئەمانەیە هێناوەتەوە دەبینی ڕاستە خانە ئەگەر بێت و بەراوردی تێکستەکەی خانای قوبادی بکەین لەگەڵ تێکستەکەی خەمسەی نیزامیە نزیکەی 600 بیت جیاوازیانێ خانە ئەوەی خانە تقریباً 5526 بیتە بەڵام ئەوەی نیزامی 6188 بیتە دەبینین ئەوە 120 بەندە مەبەسم دێڕ بەندە شعرە تەماشایەکەی لەناو ئەم چیرۆکە شعرەدا چیرۆکە شعریش وەک بەشێکی گرنگی ئەدەبیات ناسی بە تایبەتی لە دیالێکتی گۆرانەوە بەگشتی لە ئەدەبیاتی کوردیا چکە ئەگەر بێت و ئێمە ئەدەبیاتی
کوردی بین بەراودین بریتیە لە سێ بەشی سەرەکی یەکێکیان چیرۆکە شێعرە ئەویان بابەتی لیریکی یەکیان بڵین داستانە دەبینیت لە چیرۆکە شێعرە لەهجەی گۆران یا دیالێکتی گۆران زۆر دەوڵەمەنە ئەوجار دوای ئەو پاساوانەی کە هێناوێتەوە دەرئەکەوێ خانە دەستی بۆ کۆمەڵێ بوار بردووە مامۆستا بمبورە من ئەلێرەیە باس دەکەم بەر لەوەی بچیتە لای بوارەکانی تری خانەی قوبادی ڕەنگەمە بەرچاوڕوونیەکی باشیش بێ ئێستا زۆرێک لە بینەرەکانمان کە دانیشتن بە دیار قەلەندەرخانەوە بپرسن خانەی قوبادی کێیە؟ خانای قوبادی بەپێی ئەو لێکۆڵینەوانەیە کەمتر لێکۆڵینەوەی لەسەر کراوە و هەروەها تەموژێکی زۆرەیە لە شێعرەکانیدا زۆر جار بەشێک لە شێعرەکان یەکرێتە هی مەولەوی یا هی مەولەوی ئەکرێتە هی خانە بۆیەکە تا ئێستا ئەوەی کە باس کراوە عەلادینی سەجادی تەنها لە یەک نیو دێڕاڵێ خانای قوبادی ساڵی 1970 بۆ 1950 دکتۆر معرف خەزنەداریش باسی لەوە ساڵی 1940 بۆ با بڵین تقریبان بۆ ساڵی 1970 یعنی جۆرە گۆڕانکاریەک هەیە هەتا ئێستا سەبارەت بە ژیانی بەڵام هەندێ ئاماژەی داوە کاڵێ لە خێڵی یا لە هۆزی باجەڵانە یا لە خانەکانە هەندێک سەربوردی ژیانی باس ئەکاتوەڵێ هەندێک جار هەندێک لە ئاەتەکانی قورئانی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی بەڵام بۆ ئەو وەختە بابەتێک بووە تا بۆ بووە دەستکاریکردنی قورئان یا وەرگێڕانی بۆ کوردین تەنها ئەمە گرفتشی بۆ دروست کردووە لە هەندێک جار لە شوێنەکەی خۆی هەڵکەنداوە بۆ شوێنی تر ڕۆیشتووە بەڵام ئەوەی کە دەرئەکەوێ کەسایەتی خانە لە چیرۆکە شعری شیرین و خوسرەودا دەرئەکەوێت کە کەسایەتێکی بەرزی هەیە لە بواری زانستە لە بواری بابەتی ڕەوانبێژیدا لە چالاکی مرۆڤایەتیەکاندا لە دابوو نەریتی کوردەواریدا لە بواری فۆلکلۆر و شارەزا لە فەرهەنگی کوردەواریدا ئەوەی کە کردوویەتی بۆ ئەم وەرگێڕانە یەک توانیوێتی شێوازێکی کوردانەی وای پێبەخشیوە ئەگەر کوردێک بخوێنێتەوە هەستەکە ڕووداوی ناو ئەم چیرۆکە شێعرە هەموو کوردستانە ناوچەکان هەموو کوردستان بەڵام ئەگەر چی ناوەڕۆکەی کۆنە ڕەنگە بۆ سەردەمێک بگەڕێتەوە یەشتانە بڵێن لە سەردەمی با بڵێن پارسەکان و یا لە سەردەمی ساسانەکان و بەدواوە بە تایبەتی باسی مەدائینەکە و باسی ئەرمەنستانەکە کە چیرۆکەگەر لەم دوو گۆڕەپانەدا زۆر باشە مامۆستاکیان بەوەی خۆشەویستانی قەلەندەرخانەش بینەرانی قەلەندەرخانە لەگەڵمان بمێنەوە ئێمە لەگەڵ مامۆستا کەساس جەباری درێژە بە باسەکەمانە دەین لەسەر خانەی قوبادی دوایەم شارەی کە کاک حەمید پێشکەشێکە. میرزام خاڵ لەیل میرزام خاڵ لەیل وەسواسم کردن نقطە خاڵ لەیل ئەگریجە پولدیز پای دەسماڵ لەیل ئەبرووی تاقنمای چون هیلال لەیل زەنخدان فنجان قەڵەمگیری لەیل گەردەن بلووری شای جەمشیری لەیل سینە ئاینەی ئورس شاری لەیل سەوڵی چناران سنعەتکاری لەیل فەیروزە خاڵان ئی نیشانە لەیل لا جیوەرتنە دەور شەمامانە لەیل ناف نافی ئاهووی تەتارانی لەیل حوقەی نوژداری و بیمارانی لەیل تەلەسم دێوبەند قولەی قاف لەیل سترەش نەکەندەن جەپای ناف لەیل گەنج پەنهانی قودرەت دایەی لەیل لەعلی بەدەخشان گرانمایەی لەیل بە خاناواتن وێش وەتوفەیل کرد گیان و پایەنداز خاکیای لەیل کرد.
دەست و چاوتان خۆش بێ مامۆستا کەساس ویستم باس لەوە بکەم ئایا ئێمە ئێستا لەسەرم شعرێک کاک حەمید باس لە لێل یا دڵبەری خانەی قوبادی بکەین یا یەکسەر بچینە لای چیرۆکە شعر لای خانەی قوبادی ئەمە ئەم شعرە ئەوە ئەگەیەنێ خانی دڵدار بووە بەڵێ تەنانەت لە چیرۆکە شعرەکەی شیرین خوسلەویشدا باس لەوەکە باسی خۆی ئەشوبهێنێ بە قەیس بەرامبەرەکەی بە لەیل ئەشوبهێنێ تابان ئەم بابەتی لیریکیە بەو پێی هەر بابڵین هەر لە کۆنەوە لە یینی مرۆڤایەتیەوە ئەوە بووە کە بابڵین ژن یاخود مێینە ڕەگەزی مێینە مقدەس بووە هەمیشە ئەوانەی کە خۆشەویستیان کردو بە باڵای لێل و بە باڵای خۆشەویستەکەیانانە وتووە ئەوە هەر لە کۆنەوە هاتووە دیتر دەبێت لە قۆناغێکی تردا لەو قۆناغی تەوتەمیەتە ئیتر ئەو کودەتایە کرابێ بەسەر ژنە پیا و بوتر پیا و سالاری هاتبێتە ئاراوە بەڵام ئەبینین ئەوان ئەو شعرانەی کە لیریکین و هەموو پەیوەندی بە وەسف و بە وەسفکردن و سایشکردنی ژنایە ئەمە جۆرێکە لە وەسفوە چێتە خانەی بابەتی لیریکیەوە بابەتێکی تریش هەیە هەر لە وەسفا ئەوە لاوانەوەیە لاوانەوە زیاتر ژن بۆ یاخود باڵێن مێینە بۆ نێرینەیە بۆ یەکا دەبینین لە کوردەواریشدا بۆ پێی کۆمەڵگایەکی سۆزاریە واتە زیاتر لەسەر بنەمای عاتیفە کارەکە و بابەتی لیریکیش زیاتر پەیوەندی بە سۆز و بە ئەندێشەوەیە بۆ یەکە ئابینین کەم لە شاعیرەکان هەیە بابەتی یاخود شعری دڵداریان نەبێ بۆ خۆشەویستەکانەوە بتایبەتی با بڵێن خانای قوبادیش کۆمەڵێ دەقڵنی من نمونە و بابەتی لیریکی هەیە هەر لە شیرین خوسرەوەکەیدا ڕەنگی پێداوەتەوە و ئەوەش با بڵێن حەقی خۆیەتی کە ئەو خۆشەویستیە بکات زۆر باشە مامۆستاگیان حەزەکەی دوای ئەم شارە دێمە خزمەتت لەسەر لایانی عارفی لای خانای قوبادی قساکەین شعراء شیرین نظم شکر ریزه راز شیخ نظامی تور شفیع انداز برشح خامی مشکین چون مانی بی تور انشا کرد لوح معانی چون بحسب الامر قدیم لا موت نوشیروان نوشا می جشیشی فوت بوفق توفیق ذات الهی هرمز نشید نتخت فربخش شاهی بوفق توفيق ذات إلهي هرمز نيش نتاخ فربخش شاهي برسم آين نوشيروان بيش معمور كرد بعادل ولايات ويش بێگومان گەورەترین شاکاری خانای قوبادی شیرین خوسرەوە بەڵێ ئەو هەروەکو پرۆفیسۆر معرف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیا باسیەکە ئەڵێ ئەم هەر ئەوەی نیزامی وەرگرتوێتەوە بەڵام فەزای ئەم زۆر فراوانترە لە ئەو فەزایی کە نیزامی کاریتیا کردووە بێگومان ئەم شیرین و خوسرەوە وەکو چیرۆکەکانی تری نییە کە هینی میلەتانی ترن یوسف زڵۆی خایە چ ئەسکەندەر نامەیە چ لەیل و مەجنونە ئەمانەکە نووسیوێتەوە شیرین و فەرهاد یان کە بلای ئێمە بە شیرین و فەرهاد زیاتر باس کراوە یا شیرین و خوسرە و کە باس ئەکرێت زیاتر مۆرچی ناوچەی کوردستانی پێوەیە یعنی چیرۆکەکە لە ناوچەی کوردستانە بۆ ئاسەوار و پاژماوەکانی ژە ناوچەی کوردستانەیە ئەو ئەڵێ چیرۆکێکی دوور و درێژە جوگرافیایەکی فراوانی هەیە یعنی شێوەیەکی درامی تراژیدیا و قارەمان و کۆمیدیا و هەموو حاڵەتەکان لەناو ئەمە هەیە شیرین و خوسرە و کاریگەری زۆری لەسەر ئەدەبیاتی زۆربەی وڵاتانی چواردەوری خۆمان کردووە تەنانەت نازم حکمت بە شێوەیەکی تر پێم وایە لە ساڵی 1965 نازم حکمت بە شێوەیەکی تر نووسیوێتەوە پێم وایە ئایا کاریگەری بێجگە لەسەر چیتر هەبووە ئەم داستانەیە ئەم چیرۆکەی
شیرین و خسرو ینی ئەگە ئەم بەنسبەت وتمان ئەمانە چیرۆکی ڕۆژهەڵاتین لە نێو 4-5 میلەتانیە ئەمە بڵاو بووەتەوە. ئەم بڵاو بووەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە یا ئەوەی ئەشیە باڵین نازم حکمەتی زیاتر لە تاسیر و کاریگەرەکەی نیزامی گەنجەوێ وەریگرتووە نێوی ناوە شیرین و فەرهاد بەڵام بۆ خۆم پێشتر ئاماژەم داوتم لەم شیرین و خسرەوە بەپێی ئەو شعرەی کە خۆی با بڵێن نووسیوێتی هەم شیرین و فەرهادە هەم شیرین و خسرەوە. مەسلەی خۆشەویستیەکە فەرهاد تاکلایەنەیە بۆ شیرین، خۆشەویستیەکە شیرین بۆ خسرەوە تاکلایەنەیە و ئەشێ خسرە و زیاتر ئەو مەبەستە مرۆڤایەتیەشی نەبوو بێ وەک ئەوەی کە شیرین هەی بووە. ئەوەی کە شیرین بۆ فەرهاد باسەکە و بابەتێکی بەزەییە بۆیە ئەگەڕێتەوە پیرێژنێک خسرە و ئەینێرێ بۆ ئەوەی فەرهاد ئەو مەرجەیە بەسەراسە پێنێ دەبێ ئاو بیهێنێ لە تاقەوسانەوە بیهێنێ لە کێوی بێسوونەوە ڕای بکێشێ و کە ئەمە کاڵێ ئەمە فەرمانی شیرینە کە ئەزانێ فەرهاد خەریکە ئیشەکە تەواوەکە قاسید ئەنێرێ ئەو پیرێژن ئەڵێ وڵا شیرین مردووەش لە داخا قوڵەنگ هەڵەدا لە لای خۆمان بەو شێوەیە داتە سەرخۆیەوە کە ئەمرێ ئەوە کارەساتێکی تەراژیدیە. من بۆ خۆمە لە نێوەدا ئەوم بەدی کردووە ینی ئەمە هەر بە کورتی ئێڵێم ئەشێت بیزەبت هەموو ئەو بابەتی کارەسات و تەراژیدیا لە نێو چیرۆکە شێعرەکانە یا لە نێو داستانەکاندا زیاتر بەسەر چیا دێ بەسەر نوخبا دێ بەسەر خەڵکی با بڵێن خاوەندە سەڵات و پاشاکان نادێ دەبێ لەوێ بەشێ لە ڕووداوەکە شێروی کوڕی دڵی ئەچێ لە باوەژنەکەی خۆی کە شیرینە ئەڕوا باوکی ئەکوژێ بۆ ئەوەی شیرین مارەک دوجا کە ئازانێ شیرین بۆ ئەو مەسلەیە دەست نادا و شیرینی دیسان خۆی ئەکوژێ لەسەر مەرگی لەسەر قەبری خسرە و شێرۆش خۆی ئەکوژێ ئەمە بیزەبت ئەوەی ئۆدێ بدێنێتەوە بیری من ئۆدیبی پاشاکە لەسەر دەمی گریکەکانە هەبووە بەڵام ئەوەی کە لەم چیرۆکەدا هەیەەوەی کە بۆ کوردەکەتیایدا وا دەرئەکەوێت یە خانان بیرمەند دووزانایەکی زۆر گەورە بووە شارەزاییە باشی هەبووە لە مێژووی ئەو سەردەمەدا لە وەرگێڕانە دەستێکی باڵای بووە ڕواڵەتێکی کوردەواری پێداوەکو باست کردیانی هەستەکەی ئەوەی کەی خوێنەوەستەکە چیرۆکە لە ناوچە کوردەواریەکانە هەیە ڕاستەکە کە باسی کێوی بێستونەکە باسی شیرینەکە باسی قسری شیرین نەکرامانە ناوچیر کوردەوارین و کە لەوێدا فعلەن ئەو کاتانە لە سەردەمی خوسرەوی پەرویز یا لە سەردەمی ئەنوشیروان و یا لە سەردەمی کە ئەخساری ماددا ئەمانە ناوچەی کوردەواری بوون و لە ناوچەی ماددا بوونەوە دواتر پارسەکان خۆیان ساسانیەکان دەستیان بەسەرا گرت و چیرۆکەکەت لەوە ڕوئەدا ینی با بڵێن لەو ساحەیە توانی بڵێن لە ساحەی ناوەڕاستی عێراق و هەروە لە ناوچەکانی ئەرمەنستانە ڕوئەدا طبعا بەپێی ئەوەی گەنجەوی و بەپی ئەوەی خانای قوبادی زۆر ورد زۆر بە وردی بە دەربڕینێکی زۆر بە قوتەوە ئەمەیە داڕشتووە وتمان ڕواڵەتێکی کوردەواری پێداوە لە ناویان ئازایەتی خانە لەوە دەرکەوتووە کۆمەڵێ بابەت هەبووە لەوانە لە بواری ئابووریدا لە بواری عەدالەتدا لە بواری بڵێن ستەمکاری و کۆمەڵێ بابەتی تێدایە پەیوەندی بە ستەمکاری دەسەڵاتەوە هەیە ینی کابرایەکی نەترس و ئازابووە تەنانەت لە شەوی بووکێنی و یاخوزاوایەتی خسرەوەدا ئەو شعرە ئەو با بڵین ڕووداوە کە تابۆیە لە لای ئێمە ئەم بێ بۆ لە سەدەی هەژدەهەمە باس لەوە بکە باسی لەو مەسائلانە بکرا پەیوەندی لێوان ژن و مێر ئەو ڕووداوە باسەکان زۆر بە ئازایی بچینە لایەنێکی تر دیارە کاتی بەرنامەکەش بەرە کۆتاییە چێت ئەویش حەز ناکەم ئەمە تێپەڕێنین باس لەوا کرێت کە خانای قوبادی عارفێکی بیرمەندەیە بیرمەندێکی عارفە لایەنی ئاینی ئەو کات کەسێکی وەک خانای قوبادی کە باست کرد لە چیرۆکە داستانی وەک شیرین و خسرە و باس لە کورد و کوردستانەکە ئاکرێ بڵێن ڕنگدانەوەی ئاینیش دیسان لە شارەکانیان هەبوو وەک عارفێک بۆ خۆی ئەم وەک گوتمان لەو حەوت بەندەیە کە هەیە باس لە بەشێک لە ڕێبازەکان ئەکات ئەو ڕێبازانە پەیوەندیان بە مەسائلی عیرفانەوە هەیە و ئەوەش کە دەستورە لە هەموو
با بڵین قەسیدەیەکە لە هەموو داستانێکدا لە هەموو چیرۆکە شعرێکدا لە سەرەتا بە مەسائیلی ئاینی و دروستبوونی کەون و ئەوانە دەست پێکەوە لای ئەم زیاتر لە دایکبوونی خسرەوە دەست پێکا لە دایکبوونی خسرەوە دەست پێکا ویتر لەگەڵ چیرۆکەکەدا ئەڕوە بەڵام خانە یەکێک بۆ لەوانە توانیوێتی مەسەلی ئابووری ینی باس لە ئابووریەکە یاسام لەو شعرە خوێنمەوە کە دەرەنجامی ئەوەیە شارەزایەکی باشی لە ئاوریشدا هەبووڵێ پێی چێش کە دنیا یە بازارشەن هەر جنسێ دوو کەس خەریدارشەن بەی تەورن دەستور جەلای سەودا کرد بەهای ئەو جینسە مبۆ گەراتر ئەمە باسی عەرز و تەڵەبەکە وانەیەکە دوو سێ کەس بەڵام کڕیاری شتێک بێ ئەوە نرخەکەی گرانە بێ وانەوە شارەزای باشی هەبووە لە مۆسیقا لە پەردەکانی مۆسیقا لە ئاواز بۆ نمونە باسی ئەمانەیە کردو باسی مامۆستا بم بۆرە دۆستێنم ئایا شارەزایبوونی ئەو لە ئاوازە کاریگەری هەیە لەسەر با بڵێن تەرجیعبەندی و نووسینی شارەکانی شێوازی نووسین لای خودی خانەی قوبادی بۆ نمونە ئەم وتمان شارەزایەکی باشی لە کوردەواریدا بوو ئەخەزانم لێرەدا ئەو باسی ستایش و باسی شیوەن و باسی کفن و دفن و باسی کۆتەڵ و باسی ئەو جۆرە شتاناکە لە مردنی خسرەودا باسی ئەو جلو بەرگانەکە کە شیرین چۆن بەکاری ئەهێنێت چۆن ئەڕوا خۆی ئەشوا دێتەوە بۆ لە حەمام دێتەوە لە گەرماو دێتەوە ئەڕوا بۆ سەر جەنازە ئەمانە مەسەلەی ستایش و مەسەلەی لاوانەوە و مەسەلەی شیوەن پەیوەندی بە ئاوازەوە بۆ لە کوردەواریدا بەشێکی زۆری ئاوازەکان کە ئێمە باسیەکەنەوەی کاڵێ کۆتەڵ و یا کۆس و ئەوانەمە پەیوەندی بە مەسەلەی شەڕ و مەسەلەی خەم و شەهیدبوون و ئەوانەوە هەیە بۆ یەکەم ئاوازانەی بەکانێ مەبەستمەوەی ئاوازەکان کە ناویان شتێک هەیە ئەو بەیتانەیە ئەو چیرۆکانە خەڵکان کە خوێنیانە تۆ بە ئاواز خوێنیان بە ئاواز ئێستاش ئێمەکەی خوێنەوە بە ئاواز ڕەنگە ئاوازی تۆ لەوەی من جیاواز بێ بۆ نمونە بەرگا بۆ نمونە ئەو کە لە مەسەلەی پەردەکانی مۆسیقا باس لە عێراقیەکە باس لە حیجازەکە باس لە بزورگی شەهنازەکە لایینەکانە باسی گاوگەنج ئەکا باسی ئابرازەکانی مۆسیقا ساز چانگە هەموو ئەمانەی هێناوە خۆڕەنگە ئەو هەندێک لەو ناوەڕۆکانی هەندێک لەو ڕووداوانە لە ناوە نیظامیان نەبوو بێ ئەم هاتووە بۆ یەکە لەبەرەوەی شارەزایی باشی هەبووە لە مەسەلی ئاینا لە مەسایلی ڕێبازەکانە هاتووە لە نێو سوێتێک چوارچێوەی ئەو چیرۆکەش بەهایەکی زۆر گەورەی پێدەوە بۆ بە شاکارێکی زۆر گەورە و کورد دەبێ شانازی پێوە بەڕاستی شانی شانازیکردنە سوپاس دکتۆرگیان دکتۆر کەساس جەباری بۆ ئامادەبوونت خۆشحاڵین کە لەم بەرنامەیە بوون سوپاسکە کاروانکیان دەست و چاوە خۆش بێ بینەرانی عزیزی قەلەندەرخانە سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە هاوڕێی ئێمە بوون بۆ قەلەندەرخانە و بە کۆتەهاتنی ئەم ماڵقەیەش سوپاس گوزارین بۆ هەبوونتان و تا بەرنامەیەکی تر و وێزگەیەکی تری نوێی قەلەندەرخانە باسی ئەم جارەش لەسەر خانەی قوبادی کۆتایی هات تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ جەودما شیرین شای سۆسەن خاڵان چەنی سوپاوسان نازک نەو هاڵان بە دەوڵەت بەوجا تەشریف ئاوەردن گەڵاجە گوڵزار مشەڕەف کردن دەردم نازاران ڕشتەی ئیلاهی کردشان وەپا سەیوانی شاهی وستشان جەشاخ ڕەیحانە و سونبول جەبەرگ نەسرین شەقایق و گوڵ فەرشێ پێی شیرین شۆخ شیرین ڕەنگ خاستەر جەدیبای کارخانەی فەڕەنگ شەکەر لەب بەسەد لار و لەنجە و ناز نیشت وە باڵای فەرش گوڵان بە ئەنداز فەرماش تا ساقی سادەی سینە سیمەندام لە بڕێز کرد قەدەح جەبادە گوڵفام نۆشاشان ڕەندان زوڵف بۆ عەنبەرین پیا پێی پەیوەست بە شادی شیرین